شەوی ڕابردوو لە هەڵەبجە و بە دیاریکراوی ئەم شوێنەی کە منی لێم جووتسایدی حەمەوخان ڕووداوێکی سەختی هاتوچۆ لە نێوان 5 ئۆتۆمبیلدا ڕوویدا کە بۆ هۆی گیان لە دەستدانی دوو گەنج و هەروەها برینداربوونی 4 کەسی دیکەش. دوو گەنجەکە هەردووکیان لە دایکبووی ساڵی 2001 و ئەوانەی کە بریندار بوون ئەو 4 بریندارە لەبەر سەختی برینەکانیان هەر شەو ڕەوانەی فریاکەوتنی سلێمانی کراون. ڕووداوەکە دەوروبەری کاتژمێر 1:30 شەو ڕوویداوە بەپێی گوتەی وتەبێژی پۆلیس ئاکام قوتبەدین. ڕووداوەکە لە نێوان 5 ئۆتۆمبیل لە جۆرەکانی کامری و ئەڤەلۆن و تویۆتا کراون و دەبڵ قەمەرەیەک و هەروەها نیسان ئەڵتیمایەکدا ڕوویداوە و پەراوی لێکۆڵینەوە لە بنکەی شەهید سەرکار بۆ ڕووداوەکە کراوەتەوە. من کەمێک لەمە و پێش قسەم لەگەڵ چەند کارمەندێکی فریاکەوتنی هەڵەبجەدا کرد کە شەو ئێشکگر بوون لەوێ. ئەوان بە منیانوت لەبەر سەختی برینەکانیان ئەو بریندارانەی کە هێنراونەتە نەخۆشخانەکە هەر شەو ڕەوانەی فریاکەوتنی سلێمانی کراون. هەروەها قسەم لەگەڵ گوتەبێژی پۆلیسیشدا کرد ئاکام قوتبەدین ئەو پێڕاگەیاندین کە هەتاوەکو ئێستا ئەمە دوایین زانیاریەکانن لەسەر ڕووداوەکە و هەتاوەکو ئێستا نازانرێت کێ با بڵین خەتای کام لە سیارەکان و کام لە شۆفێرەکان بووە لەبەرەوەی بریندارەکان بارودۆخیان سەختەوە نەتوانراوە لێدوانیان لێوەربگیرێت. هەروەها کامێراکانی ئەم شوێنەش لەبەرەوەی دەبێت ئاسایش بێت وێنەکان هەڵبگرێتەوە بۆیە ئەوان کتاب دەکەن بۆ ئەوەی کە ئاسایش بێ وێنەکان هەڵبگرێتەوە و ئەمەش چەند ڕۆژێکی پێدەچێت و پێناچێت با بڵین بەم ئاسانیە لێکۆڵینەوەکان دەربکەوێت کە کێ خەتابار بووە. هەڵبەتە هەر شەو تەواوی ئۆتۆمبیلەکان کۆکراونەتەوە لەلایەن هاتوچۆی هەڵەبجەوە، بەڵام هێشتاش بەشێک لە پاشماوەی ڕووداوەکە لێرە ماوەتەوە. ئەمە قەتعی نەخۆشخانەی منداڵان و مناڵبوونی هەڵەبجەیە کە دیارە یەکێک لە ئۆتۆمبیلەکان خۆی پێدا کێشاوە و خستوویەتی، هەروەها دارێک لەولاوە بەهۆی پێکدادانەکەەوە بە تەواوەتی بڕاوەتەوە و چۆتە سەر لە شۆستەکە چۆتە ئەو بەر و هەتاوەکو ئێستا زانیاریەکان بەم شێوازن کە دوو گیان لە دەستدان هەبووە. هەردوو گەنجەکە بەیانی ئەمڕۆ کاتژمێر 7 بە خاک سپێردراون و 4 بریندارەکەش ئێستادا لە نەخۆشخانەکانی سلێمانی.